ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕووی کردە سەحابە فرمووی لە دوو حەدیسی مبارەکدا ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام هیچ کردەوەیە چاک دەژین خۆش نییە لای خوای پەروەردگار ئینسان جێبەجێی کە ئەنجامی بدا لەم ڕۆژە لەم دە ڕۆژەدا کەواتە خوای گەورە زۆر پێی خۆشە لەم دە ڕۆژەدا ئینسانی ئیماندار و مسلمان کردەوەی چاکە بکە بەڵام زیاتر چاکەکردن بکە خۆی کردەوەی چاکە لای خواها شیرینە بەڵام لەم دە ڕۆژە زیاتر شیرینترە باوا بڵێن شیرینترە خوای گەورە پێی خۆشە هەتاکم ڕۆژێ بە ئەسحاب و یاوەران فەرمووی هەر کەسێ کردەوەی چاکە زیاد بکا لەم ڕۆژانەدا ئەو قورئان خوێندن وەک هاتن بۆ مزگەوت وەک ڕۆژی گرتن وەک سەدەقە وەک خەیر وەک وشەی شیرین ئەمانە زیاد بکە هیچ کردەوەیەک نییە بەرامبەر ئەمە بگرێت فەرموویانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر دەرچی لە ماڵ بچی بۆ غەزاش هیچ شتێک نییە مەگەر کابرایە کەسێ بڕوا بۆ غەزا و لە پێناوی خوادا شەهیدێ بگەڕێتەوە نەخۆی نە مناڵی نە کەسی هیچی نێتەوە ئەو کاتە مەگەر ئەمە پێشکەوێ ئەنا هیچ شتێک نییە وەک ئەوە لای خوا خۆشەویستتر بێ کە لەم دە ڕۆژە خەیر و چاکەی تیا دەکەیت کەواتە ئیماندارانی خۆشەویست ئەم دە ڕۆژە ئێمە گە هیچ نەتوانین دەتوانین نوێژەکانمان زیاتر لە مزگەوتا بکەین زیکرەکانمان زیاتر زیکر بکەین زیاتر قورئان بخوێنین زیاتر وشەی شیرین بڵێین ئەگەر لەمە زیاتر کەمێتر ئەتوانین ڕۆژوو بگرین ئەگەر لەمە کەمێ زیاتر ئەتوانین سەدەقە و خێر بکەین ئەتوانین دوعای خێر بۆ ئیمانداران و موسڵمانان بکەین ئەمانە گشتی دەتوانین ئیمانداران شتێک نییە قورس بێ کە لەسەر شانی من و تۆ ئەمجا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم ڕۆژانە ئەوەیە فيهم التكبير واتا زور سبحان الله الله أكبر لا إله إلا الله أمانة زور بكن بردوام أمانة بلين أم ذكر الشرينانة زياتر أذكاري بيانيان ويواران ذكر كاني دواي نوش ذكر كاني نان خواردن ذكر كاني لمال درچون هاتنوان خوتن همو إنساني ماندار بتواني لهمو كاتو ساتيم ذكرانه بخوني بلام لم در روجه دا زياتري بكا شاكر و باشتره